سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکان سەتۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە تەورەی دەکەین کە تایبەتە بە هەواڵێک کە لە ڕۆژنامەی هاوڵاتی بڵاوکرایەوە ئەویش تەورەکەتان تایبەتە بە چارەنووسی بێسەر و شوێنکراوەکانی شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان. سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەاندووە کە هیچ یەک لە بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ لە ژیاندا نەماون و داوای لە کەسوکاری بێسەر و شوێنکراوەکانیش کردووە کە لە ڕێگەی حەزبەکانیانەوە بە داداچوونی بۆ بکەن بەپێی هەواڵێکی ئەمڕۆی ڕۆژنامەی هاوڵاتی محەممەد قەرداخی ئەوەی ڕاگەاندووە کە بێسەر و شوێنکراوەکانی شەڕی ناوخۆ کەسیان لە ژیاندا نەماون و داواشی لە کەسوکاری بێسەر و شوێنان کردووە کە لە ڕێگەی حەزبەکانیانەوە بە داداچوونی بۆ بکەن. هەلو بارەی محەممەد قەرداخی ئەوشی بە ڕۆژنامەکە وتووە کە بەشێک لە کەسوکاری بێسەر و شوێنکراوەکانی شەڕی ناوخۆ قەرەبوو کراونەتەوە و بەشێکی دیکەیان ماون هاوکات و دیشێتی کە لە ئێستادا چەند ڕێکارێکی یاسایی ماوە بۆ ئەو بێسەر و شوێنانە بگیرێتە بەر ئەویش دەرکردنی وەفاتنامەیە بۆ هەریەکێکیان. بەڕێزان بپێی ئامارە نافەرمیەکان تەنها لە شەڕی ناوخۆدا 118 کەس بێسەر و شوێنن هاوکات 150 کەسی دیکەش لە هەریەکە لە پارتی دیموکراتی کوردستان و پارتە ئیسلامیەکان و پەکەکەش بێسەر و شوێنن. ئەم لێدوانەی سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیران لە کاتێکدا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسعود بارزانی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ گۆڤارێکی فەڕەنسی ڕایگەاندبوو بە شانازیەوە لە هەرێمی کوردستان هیچ زیندانیکی سیاسی بوونی نییە. بەڵێ ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە باس لە چارەنووسی ئەو کەسانە بکەن هەروەها بەرپرسایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە چارەنووسیان بەرامبەر بە کەسوکارەکانیان تەنانەت هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەناوشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتی بین سەرنجەکانی خۆتان بێنن. بەڵێ یەکەم پەیوەندیمان سیدات لە هەولێرەوە. سڵاو لێبێ فەرموو. هەموو کاتێکە سڵاو لێبێ. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەی دەکەم بەڕاستی بەرنامەی زۆر جوانە. زۆر سپاس دەکەم. بەڵێ بەنسبەت بۆ ئەو بێسەر و شوێنانەی کە لە خاچی هەرێم بێت لە دەوێ خاچی هەرێم بێتن. بەڵێ وەڵدان یاسایەک نییە کە لەسەریدا بنیشن لەبەر هیچ جێگایش نییە ئەو بێسەر و شوێنانە بدۆزەوە. تاکۆێستا من دوو کوڕەخاڵی تاکن بزرا تاکۆێستا کەس نازانین لە دەرازەکەی لە شوێنە هێزەکەی دەشێن لە قەبرەکەشی دیار نییە. ئایا ئەوە دەگەڕێتەوە سەر چێستا حکوومەت هێرمی کوردستان یاخود دەگەڕێتەوە سەر جەنابی مەستەفا یاخود دەگەڕێتەوە سەر جەنابی جەلال تاڵەبانی؟ بەڵێ کەواتە چی بکرێت کاک سیدات؟ بەڵێ بەڕای من دانیشتنێک بکرێت یاخود کۆنگرێک بکواسنی یاخود پەرلەمان دابنیشێت لەسەر ئەو شتانە بابزانین ئەو بێسەر و شوێنان لە شوێن یاخود ئەوانەی کە کوژراون یاخود ئەوانەی کە بێباوکن یاخود تاکو ئێستاکە خێزانەکان تاکو ئەتا ئێستا چەندها ساڵە چاوەڕێی خاوەن مێردەکانیان دەکەن یاخود چاوەڕێی دایەکانیان چاوەڕێی باریان دەکەن. هیوادارم دانیشتنێک بکرێت لەسەر ئەو بێسەر و شوێنانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. حسێن لە دهۆکەوە سڵاو لێبێ کاک حسێن فەرموو. باش زۆر سپاس کاک حسێن. ئەرە برا شەڕێ ناوخۆ جستەکات و چۆر بەڵێ حەڕەوی شەڕێوی بەقەراتێوە شتێکی غوفا بینە سەر خەلکو خۆ دەتێ حەڕە شەڕێ ناوخۆی تینە سەر چێک مشکلە شەڕێ بەڕێبەری 20 ساڵ شەڕە هاتی و چۆی. کاک حسێن ئەمە باسی شەڕەکە ناکەین. کاک حسێن تکایە کاک حسێن ئێمە باسی شەڕەکە ناکەین باسی چارەنووسی ئەو بێسەر و شوێنانە دەکەین و باس لە هەواڵێک دەکەین کە ئەمڕۆ لە ڕۆژنامەیەکی کوردیدا بڵاو کراوەتەوە. سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیران باس لە چارەنووسیان دەکات. ئەمە بەلاتەوە گرنگ نییە؟ بەڵێ کاک حسێن گوێمان لێتە. تشتێک هات و چۆنا بینە حرب حزبادا حتا مەزاحیناکە حەڕۆی بینە سەر شەڕێ ناوخۆ شەڕێ ناوخۆ بنین دەرەبەری 20 ساڵە ماوەدا بووی شەڕێ ناوخۆ مژەتە خۆزیانمش قەناتێوە بەلبەلا نایکەمێشێنێکی نەگامێش. زۆر سوپاس. سپاس بۆ کاک حسێن لە دەوە کۆبڕێزان. ئێمە مەبەست لە دیاریکردنی ئەم تەورە بۆ ئەوە نییە کە ئێمە باس لە شەڕی ناوخۆ بکەین کە چی ڕوویداوە و چی بووە و باس لەو ڕووداوەکان بکەین تەنانەت باس لەوەش ناکەین کە وردی ڕووداوەکە باس ناکەین تەنها لەسەر ئەوە نەبێت کە ئەو هەواڵەی کە بڵاو کراوەتەوە ئەو لێدوانەی سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیران کە باسی لێو کردووە کە هیچ کەس لەو کەسانی کە بێسەر و شوێن کراون لە شەڕی ناوخۆدا لە ژیاندا نەماون. ئێمە لەسەر ئەمە قسە دەکەین و لەسەرەوە قسە دەکەین کە بەرپرسایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسایەتی تەنانەت لایەنە سیاسیەکانیش کە بەشدار بوون لەو شەڕەدا چییە بەرامبەر بە دیاریکردنی چارەنووسی ئەو کەسانە بۆ کەسوکارەکانیان. مستەفا لە دهۆکەوە سڵاو لێبێ کاک مستەفا فەرموو. ئەلو مەرحەبا کاکسوان. مەرحەبا کاک مستەفا فەرموو. باشی برا. دۆ سپاس دەکەم.
برا نسبة شر نافخوي بس برا وين شر نافخوي تتيني سر أو إنك بيجن زنداني سياسي الماي أو ناشروان مصطفى ما مستوى شر نافخوي بو بلا أو كاك مصطفى كاك مصطفى تکایە با ناوی کەس نهێنین ئێمە باس لە پرسێک دەکەین کە پاش ئەو شەڕەیە تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە. کاک مصطفى تکایە کاک مصطفى سپاس بۆ پەیوەندەکەت، زۆر سپاس بۆ کاک مصطفى لە دوهاکۆ لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک. جەلال سەعید دەڵێت ئەم دوو حیزبە بوون بە دێوەزمە بۆ گیانی ئەم میلەتە هەژارە چونکە چەندان ساڵە گاڵتە بە هەستی ئەم خەڵکە دەکەن. هیوادارم زیاتر تەوەرەکان لەسەر چارەنووسی ئەو کەسانە بێ کە بێسەروشێن کراون و لەسەر ئەوە نەبێ کە چی ڕوویدا لە شەڕی ناوخۆوە وردەکاری ڕووداوەکان باس نەکەین. بڵێ شێخ کەمال لە سلێمانیەوە سڵاو لێ بێفەرموو. دەستخۆشی بەرنامەکەی لێکم. زۆر سپاس کاک شێخ کەمال. بەڵێ برای بەڕێزم ئەم دوو حیزبە شەڕی ناوخۆ قەینا شەڕی ناوخۆ بوو، بەڵام کە خەڵکێت گیرا و بەدی گیرا و ئیسە دیار نییە ئەی جەنازەکانیان لەکوێ ناوێ بە کەس و کارەکانیان بڵێن کاکە کەس و کارەکەی ئەوەنان لەوێ کوژران جێنازەکانیان لەوێ کچی جێنازەکانیان بێننەوە. بەڵێ یعنی خۆمان باسی حەزی بەعەسەکەن و باسی جوندی ئیسلامەکەن و چیە ئەی ئەمان چین خوا نابێ خۆیان بە خۆیان بڵێن ئەی ئەمە چیمان لەوان زیاتر یار چیمان لەوان کەمترە ئەی نابێ بە ساحەبی ئەم کوژراوانە بڵێن کاکۆ جێنازەکانیان لوات شەهیدمان کردومان بەژێر خۆڵەوە بۆ کابرایەکی غەرەدی نەمە هەر کورد بوون بەرامبەری بە یەکتی دانیشتون و ئێستا خۆیان هاتوونە سەری زالێک ئەمە بدرێن بە مەحکەمە هیچ خەتایەکی ئەمەیتیانە بۆ ئەم شەڕە ئەی کوا کوڕی و میلەتە چیان لێ کرد. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. عەبدوڵڵا لە هەولێرەوە فەرموو کاک عەبدوڵڵا. کاتت باش. زۆر سپاس کاک عەبدوڵڵا، هەموو کاتێکت باش. بەنسبەتە و بێسەر شوێنانەی شەڕی ناخۆ دیارە حکوومەتی هەرێم دەستێتوانی پێشتری زووتر ئەعلام بکات و خەڵکەکە برێتی چاوەڕێ نەکەن و باداوای لێبدن لە خەڵکن ڕاستە شەڕی ناخۆ لە زۆربەی وڵاتان کرایە، بەڵام ئەو شەڕی ناخۆی ئێمە لەسەر کوسی و دەسەڵات بووە لەسەرەوەی نەبووە کە لەسەر چارەنووسی میلەتێک. با پێشتر هەم سەرۆکی هەرێم و هەم سەرکردەکانی تر زووتر بە خەڵکیان ڕاگەیانوە پێیان وتمان با ئەوانە نەماون کە نەماون با داوای لێبدنیان لێ کردبووان بخۆت بوانە ئەو ماڵی ئەوانەی کە بێسەر شوێنیان کردینە. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە لەسەر فەیسبوک. خدر زوحاک دەڵێت دەستان خۆش بێکارێکی باشە کە خەڵکی کورد بەتایبەت کە سوکاری بێ سەرشوێنانی شەڕی ناوخۆ سەبارەت بە چارەنووسی کە سوکارەکانیان بزانن ئەگەر چی کارێکی گرانە بەتایبەت بۆ هەردوو لە بەرپرسانی شەڕی ناوخۆ لە ئەوەش گرنگتر ئەوەیە بزانن کێ بەرپرسی چارەنووسی ئەو قوربانیانەیە کە دەکەوێتە ئەستویان و بدرێنە دادگا و تاوانبارانی جەنگی ناوخۆ دیاری بکرێت بۆ ڕای گشتی و ناوخۆ و دەرەوە. بەڵێ عەلی لە هەولێرەوە فەرموو کاک عەلی. سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو. عەلەیکوم ئەسەلام کاک عەلی فەرموو. زۆر سپاس کاک عەلی بەس بەباشی گوێمان لە دەنگت نییە. کاک عەلی بەداخەوە پەیوەندەکەی پشڕا. باوکی میر لە سلێمانیەوە فەرموو باوکی میر. زۆر سپاس باوکی میر. بەڵێ باوکی میر ئەگەر پەیوەندی بە شوێنەکەتەوە هەیە تکایە ئەگەر شوێنەکەت گۆڕی بۆ ئەوی بەباشی گوێمان لە دەنگت بێ. بەڵێ بەداخەوە پەیوەندیکە ئەویش پچڕا دەچنێ لای کاک ئەحمەد لە ناوچەی سۆرانەوە فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە سۆرانەوە. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. سەبارەت بە تەوەرەکەتان شەڕی ناوخۆ پێشەکی دەمەوێ ئەو وێنانەی کە لەسەر کەناڵەکەتان براو بکرێتەوە زۆربەی جەماعەتی پارتی و بەڵام خۆشەوەکە پارتی نەکردی هەموو خەڵک دەیزانێت کە یەکێتی بەشدار بە کۆمەڵ بەشدار بە نەوە بەشدار بە. زۆر باشە کاک ئەحمەد ئێمە لەسەر ڕووداوەکان قسە ناکەین لەسەر شەڕەکە قسە ناکەین تەنها لەسەر ئەو کەسانە قسە دەکەین کە بێسەر و شوێن کراون و ئەمڕۆ
سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندووە کە هیچ یەک لە بێسەرشوێنانی شەڕی ناخۆ لە ژیاندا نەماوە. ئێمە لەسەر چارەنووسی ئەو کەسانە قسە دەکەین نەک لەسەر شەڕەکە. بەڵێ ئەوە بەخۆی دیارەکە لە نەوەیەکەوە هەتا ئێستا ئەگەر مابان ئەوە دیار بوو ئەوە شەڕێکی خوێناوی بوو کرا و ڕۆژ پێوانە ئەو مەسەلە یعنی بێتە ورژاندن دیسا لە مەسلحەتی هەندێک کەس و هەندێک کەسایەتی هەندێک حیزبی دیاری کرا و هەموویان بەشدارن دەتوانن ئەو کێسێ یعنی پیتر نێتە ورژاندن یعنی هیچ پادەکە و یعنی ئەو مەسەلە هەر بێتە ورژاندن ئەو کەسانە سلێ هەفتا کە هەموویان دەزان شەڕی هاتە یعنی کرا و ڕۆژ پێویستە ئەمن یعنی دەڕای خۆم پێویستە قەرەبووی ئەو کەسانە بچێتەوە هیچی تر ئەو مەسەلە نێتە ورژاندن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی میر لە سلێمانیەوە فەرموو باوکی میر. ئەم خەتەر باش زۆر سپاس باوکی میر فەرموو. کاگەسە تەوەکەتان من ئەو کەدەشکێک قەتع بوو ئەم بۆ مانەوەی خۆیان ئێستاش گویان بگوێت هەمان شت بەرامبەر بێکدیەکەنەوانێ و ئەو وەختەکە دایانناوە پاش 16 ساڵ کە ئەڵێن نەماوە ڕووکردنەوەیەک بەر لە چۆنەتی نەمانیان لە چۆنەتی یاچوونی ئەم ئەمانە بەڕاستی 16 ساڵ چاوەڕوانی شتێکی ئەوە ئاسانیتە بە بەلاغێک یا بەیاننامەیەک کۆتایی بەژیانی ئەم خەڵکە بێنیت کە چاوەڕانیان دەکرد. ئەگەر وا بێ باوکی میر پێت وایە ئەستۆی یاخود دەکەوێتە ئەستۆی کیە چارە سەرکردنی ئەم پرسە یەکلایکردنەوەی ئەم پرسە و ئاشکراکردنی چارەنووسی ئەم کەسانە کە ئێستا سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیران ئەوەی وتووە کە هیچ یەکێک لەو کەسانی کە بێسەرشێن کراون لە ژیاندا نەماوە. پێت وایە حکوومەت دەبێت بە دوواداچوونی زیاتری بۆ بکە یان لایەنە سیاسەکان خۆیان کە بەشدار بوون لەو شەڕەدا. بەڵێ دەرگای شەیدان هەیە بەستا وەزارەتێکی ئێستا کەواتە زۆر بە کوردی پێت وایە ئەم هەموو کاتێک کە ڕۆشتووە چەند ساڵێکە بۆ تا ئێستا ئاشکرا نەکراوە پێت وایە درەنگ بوو ئەمەی کە ئێستادا ڕاگەندرا بە تایبەتی بەشداربوویەک باسی لەمە کردووە گەر ڕێی ئەوی بێ کاکە بەحساب من پێی ناشرینە بەڵام نازانم کە خۆڵێکەوە نەفەقیریە نەزانێ ناشرینەکە ئەو چییە بەحساب من بۆ ناشرینی بوونی خۆیان کەشفە بەڵام ئەوەش بزانە حقیق نییە داوی ئەم حیزب و ئەم حیزب بێنن دەوێت هەسە بەحسێک داماقۆڵێکی کرد باسی خەڵکی کرد ئەم ڕاستی ناوێناشتێکی خوش نییە. سپاس بۆ باوکی میر لە سلێمانیەوە عوسمان لە سلێمانیەوە فەرموو کاک عوسمان. زۆر سپاس کاک عوسمان. من بەڕاستی ڕێی من دەتوانێت زۆر ئەو برادرانە کە پەیوەندیان کرد زۆر دەستمۆستی حکومەت دەکەم کە لەم دوایانە بڕیاریا بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شەڕی ناوخۆ ئەو کەسانێک کە لە شەڕی ناوخۆیان کە زیانی مادی و معنەویان لێکەوتووە زۆر بە گوێرانە و بڕیارە دراوە. زۆر سپاسی حکومەتی شەکەم کە یعنی چارەنووسی ئەو کەسانەی کە دیاری کردو بەڵام چارەنووسی ئەو کەسانەی کە لە شەڕی ناوخۆیان بێسەرشوێن من بەڕاستێکی ئەرکی حیزبەکانە لە ڕاستیە ئەو حیزبەبانی کەسوکاری ئەو ئەندامی خۆی بکات بە حیزبەکە بەدواداچوونی بۆ بکە بەڵام لەلایەکشەوە حکومەتیش دێتە و بڕیاریە و معنەوە هەمویان کەوتوێتە بۆ قەناعەتی کە ئەو کەسانە لە ژیانە نەمان و ئەو کەسانەی هیچ چاوەڕوانیان نەکەن بە بڕیارێکی زۆر باش دەزانم و زۆر سپاس. سپاس بۆ کاک عوسمان لە سلێمانیەوە هاوکار لە هەولێرەوە فەرموو کاک هاوکار. ئەوکاتت باش. زۆر سپاس کاک هاوکار. ئەحواڵ و چاچی. زۆر سپاس دەکەم. دەست خۆشتانە دەکەین لێ بەرنامەیە. سپاس دەکەین. بەنسبەت ئەو باڵەتەی کە لەسەری دەڕۆن شەڕی ناوەخۆ بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پشرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ئاراز ئەلیخان دەڵێت بۆچی تا ئێستا حکوومەت نەیوت کە ئەو بێسەرشوێنانە نەمانە بۆ ئەوەی کە سوکاریان بێهیوانە بن لێیان هەروەها هاوکار ئالانی دەڵێت بۆ نازانمە بەستی مێژوی حکومڕانیان زیاد بێت بۆ شێوەی نووسیوێتی نازانمە بەستی چیە حەمەدیران دەڵێت ئەگەر ئەنفالکراوەکانی کاتی سەدام ڕوفاتیان هاتەوە بەڵام هیچ شەڕی ناوخۆ کەس هیچیان نابینێ. کەویار لە چەمچەماڵەوە سڵاو لێ بێ فەرموو. باش زۆر سپاس کەویار خان. کاکسان
کاکان بەڕاستی شەڕی ناوخۆ من هەتا ئێستا باز گوێم لە یەک ڕاگەاندن نەماوە کە بڵێن فڵان کەس نەماوە فڵان کەس وای لێ هاتووە بەس ئەم دوشیزەی تازە وەکو برایان لێ هاتووە ئەم قەوانە کۆنە بەڕاستی ئەو باوە نەماوە شەڕی ناوخۆ شەڕی ناوخۆ هەموو ڕاگەاندنەکان باسی شەڕی ناوخۆەکەن وانە ئەی باشە یە گرد برایانی کۆمەڵ بۆ باسی شەڕی ئەوەی حەمە ناکەن کە ئەو هەموویان لێ سەربڕاو لێ کوژرا بەس شەڕی ناوخۆ هەبوو باوەڕ ناکە من هەتا ئێستا کەس نەدیوە و چەندێکی شەڕی ناوخۆ بووە هەتا ئێستایش کەس نەبیستۆ کە بڵێن وەڵا فڵان کەس نەماوە لە شەڕی ناوخۆ ئەوانی کە ڕۆیشتن ئەو تازە ڕۆیشتن و خوا لێیان خۆش بێ ئیتر نازانم هیوادارم باسی ئەوەی هەمەی شتێن کە زۆریان لێسەر بڵات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە چوارخۆڕنەوە فەرموو کا کامەران زۆر سپاس کا کامەران قوربان چاڵماتەکەم لەبارەی زیندانیانی شەڕی ناوخۆ دەتوانم دوسێ قسە بکەم بەڵێ فەرموو وەڵی برا گەورێمە نەتا هیچمان بۆ نەکراوە تقریبان هێچی ساڵێک 2 ساڵ جیرانی لە شەڕی ناوخۆ هیچمان بۆ قەرەبوو نەکراوە زێتر نازانم ئەبێ هیچمان بۆ بکریان بۆمان نەکرێ باقم بەڵێ لەناڵم باقڵ هیچمان بۆ دەکریان بۆمان ناگرێت هەر قسەیە بەوە زیندانیانی زمانی حکوومەتەوەنە بۆیان کراوە بەس بوو شەڕ ناخۆ نەکراوە تا هیچ ناس بەڵێ دیارە کا کامەران لەو بارەیەوە محەممەد قەرادەخی ئەوشی بە ڕۆژنامەی هاوڵاتی وتووە کە بەشێک لە کەسوکاری بێسەر شوێنکراوەکانی شەڕی ناوخۆ قەرەبوو کراونەتەوە و باسی لەوش کردووە کە بەشێکی دیکەیان ماون سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ئەحمەد لە ڕانیەوە فەرموو کاک ئەحمەد وەرەتان باش زۆر سپاس کاک ئەحمەد برادرازم زۆر سپاسان دەکەم بۆ تۆری بەرنامەکەتان سپاس بۆ تازە برادرێکتان هاتە سەر برادرێک دەشتمانی و پەیوەندی پێڕۆکردن گوتی من زۆر سپاسی حکوومەت دەکەم کە ڕەچاوی ئەوەی کردووە و دوایین باز بەسەرەوەکە کە وایە نەماون ئەوانە باش ئەی مناڵ و خێزانی ئەوانە سوپاسی ئەوانش دەکات ماڵ و مناڵی ئەو کەسانی کەوا بێسەر شوێنن ئێستاکە دەبێ بێن بڵێن زۆر سپاسی حکوومەت دەکەین حکوومەت چۆن وەڵامی ئەوانە دەداتەوە ئەوە یەکەم شت دووەم شت برادرێشتر پەیوەندی بەوە کرد گوتی وەڵا شوێنەکانیان دیاری بکەیتی ئەو کەسانە سەدام حوسێن بە هەموو زەبرزەنگی خۆیەوە خەڵکی زیندە بەچاڵ کرد بەڵام دوایین بۆ جەنازەکە دەتوانێت پێیان وەرگێرەوە ئەی ئێستا ئەو خەڵکە دێت جەنازەکەی خۆی لە چێ وەرگێتەوە ئەی چێ قەرەبووی ئەو کەسانە دەکاتەوە چێ قەرەبووی ئەو خەڵکە دەکاتەوە چێ قەرەبووی ئەو مناڵانە دەکات کە هەرکی بوونە چەند ساڵە چاوەڕێی باوک یا برای خۆیان نەکەن زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە سلێمانیەوە فەرموو کاک سیروان زۆر سپاس کاک سیروان بەڵێ کاکەجان وەڵام من بۆیە پەیوەندی بکەیت لەسەر ئەم بابەتەکە هەڵبژاردووە ئەمڕۆ باشە خۆ هەموو کەس دەزانێت ئەوانەی کە لە شەڕی ناو خۆیان بڵێن بێسەر شوێن بوون کە شهید بوون و کراون بەژێگڵەوەی تر لە بۆی زروفۆکە لە شاخ و کێوەکانی کوردستانە نهاتنەوە سلێمانی و کاتە درووەگوی سن یعنی ئەم قاوانە کۆنە چێ ئێوەگەی بۆ مەلابەتی سیاسی خۆتان نەبێ ئەمڕۆ بەکاری هێنن ئەڵێن بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ دەرکەوکە ئیسا تاحۆ نەماون ئەی باشە ئێوە یعنی خۆتان نازانن ئەما گەیمەدامێکی سیاسی خۆتان نەبێ ئەی بۆ وێنەکانی جەماعەتی پارتی ئەخەنە سەر شاشە ئەی بۆ ڕستمێکی کاری نەشوان نەکەنە سەر ئەو کاتە ئەو جێگری مام جەلاگ بوو ئیمزای ئەو شەڕی ناوخۆ بوو ئیتر من نیسم دەست خۆش کاک سیروان نازانم تۆ وەکو ئێوە قسە دەکەی نازانم ئێمە بە چ لایەنێکی شەڕەکە دەزانی کە دەڵێ ئێوە مەقسەم بڵین ئۆپۆزیسیۆن بەڵێ تۆ ئێمە بە ئۆپۆزیسیۆن نەزانی ئەرە وەڵا هەرێوە قابلێوە یەکسەر یەک بەرنامەتانەیە دەنگریەوانە خۆ دەنگری دەسەڵات نین بەڵێ سپاس بۆ کاک سیروان لە سلێمانیەوە ئاڵا لە شەقڵاوەوە فەرموو ئاڵەخان ئاڵەخان لە شەقڵاوەوە ئەو کاتت باش کاک شوان ببوورە کاک ئاڵا بەڵێ ژیان فەرموو کاک ئاڵا ببوورە بەڵێ بەڵێ کاک ئاڵا چۆنی باشی برایەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ خۆشحاڵم بۆ یەکەم جار بەشداری ئەو بەرنامە جوانەتەکەم دەستخۆش لێکم زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵی بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پشڕایی وادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بە حکومەوەی کە خۆی وتی یەکەم جارە پەیوەندیەکە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەڵگورت کەرکووک دەڵێت خەڵکانێکی زۆر لە شەڕی ناوخۆ بەهۆی بێدەرامەتی و نەبوونی
خۆیان کردە قوربانی بەڵام هەموو هۆکارەکەی خراپی باری ئابووری و کێشەڕووی ناوخۆی یان مەبەستی کێشەی ناوخۆیی و دەرەکی بوو. هەروەها ساڕێژ قەیسەر دەڵێت با قسە لەسەر شەڕی ناوخۆ نەکەین چونکە کۆنا با لەسەر ئەو چواردە گەنجە بێسەرشوێنەی ئەم دوایەی هەولێر بکەین چونکە ئەمە خەتەرترە لە شەڕی ناوخۆ پەیوەندی کترمان لەگەڵدایە. مام قادر لە هەولێرەوە سڵاو لێ بێفەرموو. زۆر سپاس مام قادر فەرموو. برای بەڕێز نەفرەت لە شەڕی برا کوژی هەزاران سەڵاو لە جانی پاکی ئەو شەهیدانە کە لە ئەو عزوانەی کە بەشداریان کرد ئەو چ ئیسلامی بی چ علمانی بی ئەمن دەرێم پێکەوە دابنیشن نەفرەتی لێ بکەن و لە عەیدی کاتیشدا خزم و کەسی ئەوانە قەرەبوو بکرێنەوە و لە عینی کاتیشدا بە شەهید لە قەڵەم بدرێن و ئیدانەی هەموو شەڕەکی ناوخۆیی بکەن لە ئێستا و لە دوار ڕۆژیشدا کورد بە کورد بەدەستی کورد نەکوژدێ. ئێمە لەبەر ئەوەی تموقی زیاترمان هەیە و هەنگاوی گەورەترمان لە پێشە هیوادارم حزبەکان ئیعتراف بەوە بکەن کە شەڕەکە شەڕەکی ناڕەوا بوو چونکەم نەدەبوایە ئەو هەموو خینە بەرژێ ئەمە ئازادی کوردستان ڕامانگەرەکە و ئازادی ملەتەکەمان لاگەرەکە و هیوادارم هەموو قەرەبوویەکیان بکرێتەوە وەکو شەهیدانی ئاسایی لەگەڵ ڕێز سوپاس. زۆر سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە سەرتیب لە شەمسەماڵەوە فەرموو کاک سەرتیب. ئەم کاتت باش کاکە شوانگە. زۆر سپاس کاک سەرتیب فەرموو. دەستخۆشی ئەو تەوەرەت لێکەم بەڕاستی کاکە شوان شەڕی ناوخۆ و براکوژی زامێکی قوڵە لە جەستەی هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە داواتا میلەتەکەی من و تۆ بەداخەوە خۆزگان نەبوایە. بەڕاستی شەڕی ناوخۆ و براکوژی کێشەی سیاسی نەتەوەی ئێمەی 25 ساڵ تا 40 ساڵ گەڕان بەدواوە. بەڵام من ئەڵێم ڕۆباڵی بە ئەستۆی ئەو کەسەی کە ئەندازیاری شەڕی ناوخۆ بوو شەڕی براکوژی دروستکرد لە کوردستانە داواکارم و هیوادارم جارێکی تر کورد بە کورد بە کوش نەدرێ هەمومان ببین بە بلای یەک و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو حیزبی دەسەڵاتدارەکەم لیژنەیەک دروستکە چارەنووسیانداری بکە ئەوانەشی نەماوە کەس و کاریان قەرەبوو بکرێنەوە بە خانەنشینێکی باش و بە پارچەیەک عەرز بۆ ئەوەی جارێکی تر دوژمنان بە خۆمان خۆش نەکەین و ماڵی خۆمان وێران نەکەین. بەڵام کاکە شوان تخوا بە ئاگادار بین مالیکی قوواتێک و مەدفەعیەک و دەبابەیەک و تانکێکی زۆری هێناوە بۆ کەرکووک بۆ گیان کورد ڕجاتان لێ ئەەکەم وەکو برایەک لێم زوێرمە بن با ئێمەش لەمە زیاتر ئاگر بە پوشەوە نەنەین و نەبین بەڕەشە با ئاگر بکوژێنەوە پیاوی چاک بن با ئیتر واز لە وەسع بێنین برای گەورم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەهێز لە مەسیفەوە سڵاو لێ بێ کاک بەهێز فەرموو. سڵاو لە تۆژم کاتۆ باش. زۆر سپاس کاک بەهێز. دەستخۆش لێ دەکەم بۆ بەرنامەیان. زۆر سپاس دەکەم. قوربان جان من پرسیارێکم لەو بەڕێزەی هەیە کە لەسەر چه ئەساسێک ئەو تەفریحەیدا گوایە زیندانیانیش بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ لە ژیاندا نەماوە. کاکەجا من بە بەڵگە بۆ تەسەلمێنم لە گەرمەی ئاشتی لە مانجی دەی 1998 خەبەری ئەسەحمان هەیە کە ئەوانە لە ناو دەستگای پاراستنی ڕێخستنی پارتی ئەو مەجموعەیە ماون تا نازانم ئینجا بەڵام مابوون تا ئەو کاتە تا گەرمەی ئاشتی لە سیویەکی ئابۆ تا گەرمەی ئاشتی ئەمانە ماوە. دوایوەستم بە ڕێزێکی تر تەلەفۆنەکەن گوایە ئەو مەوزوعات تەواوی دیڕۆیش کاکە جانەوە 15 ساڵە من هەناوی خۆمەوە 15 ساڵە دەست بە ئەژنۆ بەرامبەر بە دەرگا وەستاوم 15 ساڵە لە چاوەڕوانیدا یعنی ئێستا بە قسەیەکی بەسیط دەیانەوێ من هیوی لەو مەوزوعەدا بنێم تەواو ئیدی بێ ئەمەلم کە لەو مەوزوعە. قوربان جان من لەسەر مافی خۆم ئامادەمە ئەم کێسە ببەمە دادگای لاهای ئەگەر بزانم ئەو ئێرە هیچم بۆ ناکە. باوەڕ بکە ئێمە زۆر احتیفازمان بە سومعە و بە حەیای ئەم حکومەتە و ئەم حیزبە کوردیانە کردی ئەگەنا دەمێک بوو دەچوون لە دادگای لاهای
دەچین شکایەتی خۆمان دەکرد و داوای سکاڵەمان دەکرد لەسەر ئەم حیزبانە بەڵام تاکە یعنی ئەم حیزبانە ئەو 50 ساڵە لە چاوەڕوانیماندا دەنێت دوای 50 ساڵ ئینجا بە دێرێکی بەسیط لە لای ئەو هینەی ئەنجومەنی وەزیران تەواوی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ نەماوە. قوربان جان ئاخر لەسەر چه ئەساسێک ئەم 50 ساڵە چاوەڕێ دەکەم چۆن بە دێڕێکی ئاوا من قایل ئەبم، من قایل نابم لە گەرمەی ئاشتێ من خەبەری بە باوکی خۆم هەبووە کە ماوە لە ژیانە خەڵکانێکە بووە لە لای بەربووە ئێستا لەسەر کو باوەڕ بکەم کو قەنەعەت بکەم با وەفاتنامە پیشاندا با بلۆم بسلمێنی ئەخرە و کابرایە کەسێکی قانونیە چۆن بە دێرە قەنەعەت بە من دێنی چۆن بەبێ وەفاتنامە قەنەعەت بە من دێنی چۆن بەبێ بەڵگەکی مەلموس قەنەعەت بە من دێنی ئیدی تەواو ئیش لەسەر بە شەهیدبوونی بابم بکەم قەتا فەتم ئیش لەسەر شەهیدبوونی بابم ناکەم هەموو کاتیش داوای چارەنووسی بابم دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک بەهێز وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڵی کۆمەڵاتی فەیسبوک هونەر سامی دەڵێت زەرەر لە نیوەی بگەڕێتەوە قازان حسابە بێ سەرشوێنکردن و بزرکردن ئێستاش بەردەوامە. جوتیار فەتاح دەڵێت شەڕی ناوخۆ زامێکی سارێژ نەبووە و سارێژبوونیشی زۆر ئەستەمە پێویستە ئێستاش بە باشترین شێوە قەرەبووی کەسوکاری بێ سەرشوێنکراوەکان بکرێتەوە. هەروەها پشتیوان عەلی دەڵێت دەپرسم بەهای مرۆڤی کورد هەر هێندەیە یان ئەوە ئەخلاقیاتی دوو دەسەڵاتی سیاسیە مەسیری کۆمەڵێک هاوڵاتی ئەم نیشتیمانە لە ڕاگەندراوێکدا کوور دەکاتەوە بۆ دیارنەمانیان و بێبەریکردن و بێتاوانکردنی ئەم دەسەڵاتە لێیان. هەڵمەت لە هەولێرەوە فەرموو کاک هەڵمەت. کاک هەڵمەت لە هەولێرەوە فەرموو کاک هەڵمەت. ئێوارەبات زۆر سپاس دەکەم فەرموو. چاوەکانتان ماز دەکەم لە حواڵی هەمووتان دەپرسم ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە بۆ بەرنامە جوانە هەیە. زۆر سپاس کاک هەڵمەت. بەڕێزی من بەدەمێ بە 4 دێر بەشدار بم بە نسبەت شەڕی ناوخۆ. بەڵێ شەڕی ناوخۆ دروستی کرد ئەوە دەزانن چێ دروستی کردیان ئەو کەسان دەزانین چێ دروستی کردیان. من بەڵگەم هەیە 4 نەفەر ێستا تەلەفۆنی بۆ جەنابتان کرد ئەو 4 نەفەرە ناوی خۆیان گۆڕی یەکێک بوون ناوەکانی نارێم حەزە فرێگەم پێ بدەین ناوەکەشی پێدەمە یەکێک بوو مڕ خۆم لە سوپای دوو داوام دەکرد یەکێک بوون لە شەڕەکان کە شەڕیان دەست پێ کرد لەگەر چەندەها مەسوولێکی گەورە بوون دەگەی هیچ کەسێکیش بەشتی خوێنی نەڕێشتووە تا ئێستا شەهیدی پارتیی بۆ نەکراوە هیچ شتێکی بۆ نەکرا پێویست ناکە باسی حزب بکرێ پارتیەشێتی پارتی گۆڕان شوعی ئەگەر بێ باری حەق شوعی لە هەموو کەسێک مستحقتر بووە. بەڵێ بەس من کەسێکم جان بەڵێ کاک هەڵمەت زۆر بە کورتی بەڵێ بۆیە ئیزە هیچ کەسێک دێرێک بۆ حزبەک دروست نەکا یان دێرێک بۆ پارتی یان بۆ یەکێتی کێ شەڕی ناوخۆ دروستکردن یان من یان تۆ یان کەسێکی تر ئەوانە بوون دەیان گوت سەردەکان و ئەزاشەکانی 66 و نازانم چی زۆر شتێکیان باز دەکرد ئەی بێمە باسی بکەین ئێستا لێرە خۆیان باش کردی و دەڵێن وەڵا شەڕی ناوخۆ تۆ دروست کرد و فران دروستی کرد نەخێر بە بەڵگەوە پێ دەڵێ مەگەر ڕێگەم پێ بدەین ناوەکانیان پێ دەرێم کە ئێستا جەناب دوالێ کاک هەڵمەت با نەچینە سەر ناوی کەس و وەکو بەڵگەی خۆت باست کرد بەڵام با نەچینە سەر ناوەکانیان بۆ ئەوەی تەشیر نەکەین و خۆ دەزانین لە پەیوەندیەکە بەڵگەیەکی بۆ شێوێنی ئەگەر بخێنە ڕوو زۆر بە کورتەیە بۆی بچینە لای کاک فەرمانە کەرکووکەوە. بەڵێ کاک هەڵمەت جانەکەم زۆر بە کورتی بەڵێ بەڕێزەکەم پێویست ناکە هیچ کەسێک باسی هیچ زێرێک بۆ هیچ حزبێک بڵێ من کەسێکم لە کوردستانم ئێستا شەڕی کورد و عەرەبە شەڕی کورد و دەوڵەتێکیکەیە شەڕی کورد و یەکێتی پارتی نییە گۆڕان نییە یان کەناڵەکان ناڕتی بێ گۆڕان بە هەر کەسێکێ بۆیە داوا لە هەموو کەسێک دەکەم کە خۆی بە کورد دەبنێ باسی شەڕی ناوخۆ نەکرد لەبەری شەڕی ناوخۆ من کردم تۆ کردت یەکێکی دەکرد. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت فەرمان لە کەرکووکەوە فەرموو کاک فەرمان. ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک فەرمان بەڵێ بەڕێزی وەڵام من دەستخۆشی بەڕاستی کاکسەتی ماوەڵا بەڕاستی کابراکی دووسۆز من نەڵێمێن یعنی مەحتیکەم بەس بەڕاستی هەموو قسەکانی زۆر جوانە لە چی خۆیەتی بەڵێ من بەس ئەو سەری ناخۆ بەس من بە سکرتێری وەزیران هەڵێم
جنابي كان مسير او سكرتير علي استوى دلوك هذا لبروي كذا بس ما برا كذا قاعد راوتي لما وقتها نبي وقتنا بكان لبرا وقتك او وقتني من براز خوش ما جنابه او في لمانه كذاب قلت خوارا وزوش يعني شري ناقوني زوران بيزبرغان ديمقراطي كردستان يعني ايران او رئيسكش يعني بومنا من او كارس محمود جنجي كل ده شو بارتي كردستان قد بو فكرته كنا زاد شري ناقو شري براغوشي كنا راسي جنابي السروي برزاني يختاري كداوا حتى اشتغل حتى صار تعرف جبجتك كلام من حتى بوم صرنا كنا على متسديكا كبوم نكره الكردستان جيب زين براسي وثاني كان مسعود برزاني الجي خوي كده لازم حمو كان جاك او كان جانس كلام يما باين ما بريد عقاري لك انا حسب كان انا كيش انا عقاري كراون براكم دس خوشي برنامج لهم كادي خوش زۆر سپاس بۆ کاک فەرمان لە کەرکووکەوە عوسمان لە بەغداوە فەرموو کاک عوسمان. کاک عوسمان لە بەغداوە بەڵێ پەیوەندەکەی ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. سلمان سەقەر دەڵێت ئەو کەسانە خۆیان بەژاری جەنگیان کردووە بە زۆر نەبراون کەواتە بە شێوەی ناڕاستەوخۆ ئەوان هەر لە سەرەتاوە بە ئەنجامی دواڕۆژی جەنگەکە ڕازی بوون. بەڵێ دڵشاد لە سلێمانیەوە فەرموو کاک دڵشاد. کاک دڵشاد لە سلێمانی. الو بەڵێ کاک دڵشاد. کاتۆ باش. زۆر سپاس کاک دڵشاد. دەستخۆشی بەرنامەکە لێگەم. زۆر سپاس دەکەم. ئەمێ لەسەر شەڕی ناوخۆ شتێ بڵێم بەڕاستی شەڕی ناوخۆ کرا و ڕایەوە بەڵام وەکو ئێستاکە ڕێکەوتون و هیچ لە ئارایانێ و ئێستا بە حسابی خۆمانەڵێن شەڕی کورد و عەرەبە ئەمانەوێ ئەم وڵاتە ڕزگارکەین با بڵێن دەوڵەتێکی سەربەخۆمانەوێت باشە بایەشێتی پارتیش ئەو کەسانی کە ئێساڵێن چارە نووسیان نادیارە بە ئازادیانکەن و چارە نووسیان با دیار بێت. بەڵێ بەڵێ منیش شتێکی ترم نەماوە دەستخۆشی بەرنامەکە زۆر سپاس بۆ کاک دڵشاد لە سلێمانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاراز ئەس دەڵێت شەڕی ناوخۆ شەڕێک بوو تا ئێستا کاریگەری ماوە و دەبێت ئەو کەسانە دیاری بکرێن و سزایان بدەن. هەروەها محەممەد کەما دەڵێت وامان لە شەڕی ناوخۆ کرد کە زیاتر لە 1 و 2 ڕۆحمان بە جەستەیدا کرد وە شێوەیەک تاوەکو 100 ساڵی تریش کاریگەریەکەی دەمێنێتەوە بۆ میلەتە قورب بەسەر و دایکە جەکسوتاوەکانمان. بەڵێ باڵک لە باڵەکایەتی وەسڵاو لێ بێفەرموو. ئەو کاتە باش کاکە شوان زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم هیوادارم سەرکەوتو بم. زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. کاک شوان ئێوە بە بوێری ڕاکان دەرەبڕن دەستخۆشتان لێکەم شەڕی ناخۆ شەڕێکە زەرەری بەهەر هەموو خەڵکی کوردستان گیان دەستخۆشتان لێکەم کە پەنجە لەسەر ئەم شتانە دەئانێن دەستخۆشتان لێکەم منازەرمەندە خەڵکیش پێ ناخۆشە کاکە شەڕی ناخۆ شەڕێکە برا لەگە برای کردی زەرەر بە کۆمەلگای خەڵکی کوردستان گەشتیان هەموو خەڵک تێدا زەرەرمەند بووە با برادرانی پارتی پێیان ناخۆش نەبیت هەموو خەڵک زەرەرمەند بووە. ئێستاژە کە دابی خەڵکەکان بێسەر شوێنن کەس نازانی لەکوێیە تو باوکت شەهید بووە برات شەهید بووە خەڵکت شەهید بووە نازانین زانی تەرمەکەی لەکوێیە لەکوێ مردووە لەکوێ نەژراوە کاکە هەڵەقەن بە تەرمەکەیان نێبدنەوە ئێستانی کە دەرێن وەفاتنامەیان لە دەردێن وەفاتنامە چییە تۆ ئەگەر برای بکوژێ چۆن دەرەی وەفاتنامەی بۆ دەردێنم ئەمە هەموو خەڵکی کوردستان تێدا زەرەرمەند بووە نەکە ئێک و دووستێ هیوادارم ئیشێکی باش بووە و خاوەن شەهیدانە بکەن و دەستیان درێژکەن نەک ئەوەی کە دەڵێن کاکەوە پیشمان بۆ کردیان بە وەفاتنامەکەمان بۆ دەرێنان خەڵکی کوردستان تێکرا زەرەرمەند بووە دەستخۆشتان لێکەم ئێوە توانیتان بە بوێری پەنجە لەسەر ئەم هەموو شتانە دابنێن دەستخۆشتان لێکەم و هیوادارم سەرکەوتو بن کاکە شوان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆژگار لە مەخموور وەسڵاو لێ بێفەرموو. الو مرحبا توني براي جورام مرحبا فرمو كاك روزگار لسر او تورا لسر شرينا وخو انا تازه برادري قصيك القصي ناصانم لا يخوانا قورنو حركة وخو الشري كدو
كدوا من باقي من وسيله شرنا وقوه هذا زنداني كلاوه احساس كذا صدق وتشي زي ما يجبوا اما بلانغاري كاتجنا بينو بقوم بتشيل الشهر بلام كأوام بدبابوا هاتنا تناول غير طريق ما يداو خويا نفس دبابوا أو يشنو يأكل لك الدبابة ده يشنو هاتنا الحين يعني أو الشرب يأكل يام بياكل إما الشرب يأكل شيء ما بياكل دوا قلبات حزب مكة وكل شيء في اجتماعي كردستان نهات ونسي ما بودين تركيا ونسي هذه عراقي ما بودين كدوا عايش كصدام حسين كجو البروخي حتى لك معاملتي توصل كردوا معاملتي وجيتي فاز ما ليش تربلاي لكينوا بلام أبكم هكذا لا رزقك براس الصبكة ما نشرينا وخو بوخمان الجسمات واني خومان الجسمان نكدوا برضو خوي أنا ظن صوب شلون درس كلاو شلون بدبابة تا قلاتي عرفتي كزالة بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک ڕۆژگار لە مەخمورەوە باوکی محەممەد لە سلێمانیەوە فەرمووی باوکی محەممەد بڵێ ئەم کاتت باش دەستخۆشی بە بەرنامەکە زۆر سپاس باوکی محەممەد بەڵام پێم باشە ئەم تەوقیتە لەم کاتە بۆچی باسی شەڕی ناوخۆ ئەکرێ ئەمە تەوقیتێک نییە کە باش بێت لە بەرژەوەندی کووردا بێت دوای ئەوەش شەڕی ناخۆ هەمووان نەزانی لە شۆ سەری هەڵدا یەکەم جا لە قەڵازێەوە سەری هەڵدا دووەم جارش با بڵێن لە شەقڵاوە سەری هەڵدا بەڵێ باوکی محەممەد ئێمە باس لە شەڕەکە ناکەین باس لە چارەنووسی ئەو کەسانە دەکەین کە بێسەر و شوێن کراون بەپی ئەو لێدوانەی سکرتێری یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەڵێ تێگەم لە تو ئەم شەڕی دەرەوە بوو ئەم شەڕی دەرەوە بوو سەفا کەواتە لەسەر چارەنووسی ئەو کەسانە قسە دەکەین باوکی محەممەد نەک لەسەر شەڕەکە بەڵێ ئەسەقینە تۆ دەبێت تێگەی ڕاستەکەی چارەنووس ئەڵێن نەماوە تەواو پێ دەڵێن نەماوە تەواو خەلاص و بڕایە ئەوەی کە ڕۆی بەشداری شەڕەکەشی کرد هەمی بە حوسن و ڕەزای خۆی بوو ئەڕۆیش بوو ئەوە کەسمان نەبینی بە زۆر کەلچێش بکرێ بۆ شەڕی ناخۆ کەسمانش نەبینی بە زۆر بیانخەنە ئەوێ ئەمە بە حوسن و ڕەزای خۆی شتێکی خۆی هەڵی بژاردە بوو ڕێوە خۆی ئامادە بۆ خۆی بە کوژدا لەسەر ئیتر کوژرێ یان چیرەیان بەدیل ئەچیرێ هەرچی لێ دێ ئەیتر بۆچی ئەکرێتە سەر سەرکردایەتی کورد ئێستاش من پێ دەڵێم شەڕی ناخۆ لە خوارەوەیە لەسەرەوە نییە ئێستا شەڕی ناخۆ هەیە لەسەر ئاسی سەرکردایەتی هیچ شەڕێک نییە بەس لە خوارەوە خەڵک دروست دەکاتەوە شەڕی ناخۆ هەر خەڵک دروست دەکاتەوە ناو کەسانی خوارەوە دروستێکەکەنەوە نەک کەسەکانی سەرەوە کەسەکانی سەرەوەی زایبیان نییە بەس لە ناوخۆەوە ئێستا لە خوارەوە شەڕی تاشە ئێستا شەڕی ناخۆیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕاگوێز لە پیرەمەگرونەوە سڵاو لەبێ فەرموو ئێوارە باش براکەم زۆر سپاس کاک ڕاگوێز چەند کەسێک باسی کاگنەوە شێروانیان کردوتیان ئەو ئەندازیاری شەڕی ناخۆ من دەمەوێت چەند ڕوونکردنەوەیەک بدەم شەڕی ناوخۆ یەکی 5,1994 هەڵگیرتا کاک ڕاگوێست کە بە وەڵامی یەکتر نەدەینەوە باس لە چارەنووسی ئەو کەسانە بکەین کە بێسەرشێنراون باس لە وردەکاری شەڕەکە نەکەین باس لە ڕووداوەکان نەکەین تەنها لەسەر ئەم لێدوانەی ئەمڕۆی سکرتێری یاسایی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە لە ڕۆژنامەی هاوڵاتیدا باسی لەوە کردووە کە یەک کەس لەو کەسانەش تا ئێستا لە ژیاندا نەماون ئەمە با لەسەر ئەمە قسە بکەین لەسەر ڕووداوەکان قسە نەکەین بۆ ئەوەی نەبێتە جۆرێک لە گرژی لە قسەکانمانە تکایە ئەزانم براکەم شەڕی ناخۆ یەکی 5,1994 هەڵگیرتا لە نێوان یەکێتی و پارتی کاگنەوە شیروان دووی پرزەیرانی ساڵی 1994 گەڕایەوە کوردستان ئەو کاتە کە شەڕ هەڵگیرتا ئەو لە بەریتانیا بوو ئەسڵ لە کوردستان نەبوو باشە بابینە سەر تەوەرەکە بابینە سەر تەوەرەکە تکایە ئەوانەی کە لەسەری شەڕی ناخۆدا بێسەر و شەم زۆربیان لە ڕووداوی سیوەکی ئابی ساڵی 1996 بێسەر و شوێن کاگنەوە شیروان لەو کاتەدا لە بەریتانیا بوو لە گەردەلووری تۆڵەدا کاگنەوە شیروان هەر لە بەریتانیا بوو بۆیە من ئەڵێم ئەوانەی کە بێسەر و شوێن بوون حەقا بچن هێقی مەسعود بەرزانی بگرن چونکە ئەو بێسەر و شوێنی کردوون نەوەک کەسانی تر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک ڕاگوێز لە پیرەمەگرونەوە زیاد لە هەولێرەوە فەرموو کاک زیاد باشی بەڕێزم زۆر سپاس کاک زیاد دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو بەنسبەت تەوەرەکەت بەڕاستی هەندێک کەس تەلەفۆن دەکەن ئەسلەن نازانی ئەسلوبی تەلەفۆنکردنەکەی و بەرنامەکەی معنای چییە بەڵێ بەنسبەت شەڕی ناوخۆ بالفعل لەسەر قسەی بەڕێز کاک هەلمەت و ئەو برادەرێک پێش ئێستا تەلەفۆنی کرد
کەس بە قورتی نهات لە ماری ئەمن دەربینی برێدەبی لا بێ شەڕی براکوژی بکەیت هەر کەسە و چ لەلایەن یەکێتی و چ لەلایەن پارتیەوە هەر کەسی بە ڕەوەتی خۆی بەشداری کردی ئەوجا هەر کەسەن لە ماری خۆی بە برایای خۆی بری ئەوجا هەر هەر کەسەوە بە ڕغبەتی خۆی بەشداری کرد بەس بە نسبەت ئەو کەسەی دەیگوت وەڵا بە پێش دەبابەی کەتن لە هەولێر بابکەتن ئەدی لۆ ئەوەی بە فکرە خۆی نایەتەوە کە لە حدود دیوزیان نەبوو ئاودی و بن کە بە خێری ئێرانیەکی سرکنی ڕۆژوەر و داهێوارێ بە قازفە و ئەربێچی و بە ئەنواع ئەسلحەی لە کوردیدا ئەو بە پێشەخوااندا هینانەوە ئەدی ئەوەی بە بیرە خۆیان ناینەوە بەڵە سپاس بۆ کاک زیاد لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبەر لە خەلیفانەوە فەرموو کاک ڕێبەر زۆر سپاس کاک ڕێبەر باشی گیانەخوان زۆر سپاس دەکەم بەڵە فەرموو دەستخۆشی و بەرمەت لە یەکەم سپاس دەکەم جانە دەوارم مەجال نەدەی خەلک خۆ بەرژێنەوە ڕاگوێزە بێگوێزە چیە تازە تکایە کاک ڕێبەر با بۆ شێوە بەرامە بە هیچ کەسێ قسە نەکەین و بابەتیان لەسەر تەوەرەکە قسە بێت بارزانی بگرێت دەمەڕێتێکی وانە سەد سەیزێکی لە پێش دەکەی مەسعود بارزانی کەیتە چۆن لەبۆ نوعی نایە مەسعود بارزانجینی جعازەکەم مەجال نەدەی خەلک حەدودی خۆی بەرژێنێ شتێکە هاتێ پێپەڕیە و ئەو مۆزوعانە ببارە نەبنەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەنگاو لە هەولێرەوە فەرموو کە دوا پەیوەندیمانە کاتت باش زۆر سپاس کاک هەنگاو باش کاکشوان ئەحواڵ زۆر سپاس دەکەم برای بەرز ئەو برادرانەی کە پەیوەندی دەکەن عەزیزی ئێستاژەوە ئاسەواری شەر ناوخۆیە هەر دژ بە یەکتر ڕای خۆیان دەردەبڕن بەڵێ بڵێ خۆی ئەگە بێت لە ڕاستی شتەکان شی بکەیتەوە شەڕی ناوخۆ لە ئەنجامی ڕازیکردنی دژمنانی داگیرکەرانی کوردستان بووە هەتاکو ئێستاکە بەو شێوەی بووە هەتاکو ئێستاکە سەرکردایەتی کورد نەیتوانێت یەک هەڵوێستی خیتابێکی سیاسی یەکگرتوو بدا بتوانێت هەموو خەڵکی کوردستان لە یەک بازنەدا کۆبکاتەوە ئەو ڕقوچینەی بەرامبەر بە یەکتر هەیە دارێکت نامێنێتەوە کاکە ئەو بگنە خۆی ئێستانیە وەکو لە ڕووداوەکان ببینن چەندین ساڵ بەر لە ئیستاکە ئیسەدەکانی ڕابردووە ئەو برادرانی کە پەیوەندی دەکەن دەڵێ خەڵک بە زۆر نەچووە بەڵێ خەڵکیان بە زۆر بردووە بە بەڵگە هەیە وەکوی بە زۆر خەڵک ببن بە پارەی بیان بەرە بەڕکانی شەڕ بەڵە سپاس بۆ کاک هەنگاو لە هەولێرەوە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکەمان کەمال زەنگەنە دەڵێت من پێشنیازی ئەم خاڵانە دەکەم یەکەم بە فەرمی داوای لێبوردن لە خاوەنی بێسەرشوێنەکان بکەن دووهەم خەربووی مادی و معنەوی خاوەنەکانیان بکەنەوە سێهەم ئەوانەی کە تاوانباری گەورن دادگایی عادیلانەیان یاخود دادگایەکی عادلانە بکرێن بەڕێزان تا سبێنێ هەر لە خۆشیدا من